قەرزار کرێچیم کرێچی پێیەکی وەکتۆم ماڵی ئاوا بێ وا ئەوەی تێ بواتێ هەلێ ئەگەر بوو بەس ئاو کارەباکە بوو ئەگەر نیش بوو ئەمە عەلەیکە سەلام بەخێر ئەی بۆچی تووڕە نەبوو بە قورعان لە گەنجێ دێ لە دایرە بوو بە قورعان ژنم نێناوە خواوەکی هەر ساڵی حکومەتی عێراقیم هەیە 33 ساڵی ئەمانەم هەیە ئەمە 37 ساڵ و 31 دانە ڕۆژ باشە ئەمەش پاداشتەکەیەتی قەسەم بەخوا قەسەم بەخوا کوڕی مسە شارەکەی ئیسا پارەکەی بۆ تۆ ڕۆژتۆ ملێن بۆ 400 ئەی دێ باشێت برای باوکم چیم لێەکەی تۆ برای منی بەخوا تێم هەڵی لاوی لێ ناکەم مامی گەورەمانی بەم پێ برا لا تێم هەڵی لاوی لێ ناکەم من تۆ براین من تۆ براین بەس ئەمانە هیچیان قابل نییە بۆیان باشە تۆڵی 37 ساڵ خزمەتم ئەرە بەخوا وەرە ئیسا ئەو معاشەم وەرگرت ئەی دەمە تۆ بیژمێرە ئەگەر ملێنێک وەر ملێن شەقم تێڵتە بەس وەڵڵاهی دایرەی نەدیوە ملێنێک و 400 وەرەک دێ ێ باشەمە کەی حاڵ بەخوا نیش بیانی کردم بۆیرە لە تەیناڵ هاتووم بۆ ئێرە ئەو هەموو ساڵە خزمەتە ئارە بەو خوایان نێژی بووەکەی هەوەکەی بدەمێ سەیری وەڵڵاوە بیلای بووە محاکەمەش ئاوای هیچی کوردم باشەکە چی لێکی کە وەریەگری ئەمڕۆ ئەو ماشی کە وەریەگری چی لێکی ئایسێک شمێ و کڕێک لە ماڵە خۆ بێیشیان دەمێ خۆنوت ئەی قەرزار نیت قەرزار کرێچیم کرێچی پێیەکی وەکتۆم ماڵی ئاوا بێ وا ئەوەی تێ بواتێ هەلێ ئەگەر بوو بەس ئاو کارەباکە بوو ئەگەر نیش بوو ئەمە دەی ماڵی ئاوا بێ گرنگ ئەوەی کەسێکی بەدەست و دڵە ئەو خاوەنخانووە ئەو خاوەنخانە پیاوە خۆی ئاساییە باوکدارە وەختی خۆی لە لادێ بووە حەزاری وەکو منی ژیاندووە یعنی ئێستا بۆ کلیخانەکەی من تێ بۆ گیانی من ئەی ساعت چەندەوە لێرەی ساعت چەندەوە لێرەی وەڵڵاهی خواز ئەگەر یەک و نیو وەریگین باش ساعت چەند هاتی بەیانی وەرە خوا نوێژی بەیانی کات لە تەیناڵەوە ئەمە لە گۆپاڵەوە ئەم پێدەش بەخوا صار له ما تجارك تجارك ظلمي او نخش بتاعهم عمليات او بعضيان هاتوا هي لبرد قارمان هي لتكيه هي لأغزلالة إذا خد سايج ولا رسا وانيا رسا إتيجي أجا كاتب قريته تعيين بيته تعزمن تعيين لا ما كاتب قريته وجاج كات أوي تولي أجر عوام نزانم خدمتي تو كم بدونا بخوا خدمتي حكومتنا كم حتى أماو نخمنا من عالشم شوار مية أجر كريك هاي دكانة جيت وين بيقولنا نعم مشكلة ماشي بخوا ما تاركي بغام تاكلوه ما شو يقدر نسي شو هو قرآن ده مزقود بتناك سوداني مصري بيكو بينها ئێستا بێجگە لە موچەکە بە چیوە سەرقاڵی وەڵای بۆ خەم لە ماڵە دانیشتوم و کچێکمانەیە کردمە هینە خۆبەخشە ئەگەر سێ مانگجارە سەگەزاری بێنێ بۆ خۆی وتەوە ئەو دوانەکەش منیش ژێم لەگەڵ دایکیانتەوە ڕاستی دەیا درۆتە یا ڕاستی وەڵای لە خزمەتان با بڕێن دانیشین بۆ خەوان لە بازیان چایە خۆی ئێستاێک ئەگە درۆم بنێم وەڵا دوولەتەوە قوربانی بدەستە ماسەکەم ناوچی بوو جەنابێت وەڵا ئەحمەد ناوە ئەحمەد مەحموود ماڵەکەشم لە سەماوە بووە 2 ساڵ و 11 مانگ 2 ساڵی ئێرانیش